جوابەکە ئەوەندە ینی کاک پێشەوە مانگی سێ مانگێکی خۆش بوو بۆ موچە خۆران دوو موچەیان وەرکرد کێشەی موچە گەیشت بە چوارێکی ئینشەڵا کێشە نابێ لیستی موچەکەی نێرن دوو-سێ ڕۆژی تر هەبێ کەلیمە جوابەکە ئەوەندە ینی بۆ ئەم ساڵ هیچ موچەیەک نافەوتێ جارێ ئێمە لە موچەی مانگی چوارین هەتاوەکو ئێستا باش ڕۆشتەوە ئیتیفاق کراوە بە ڕێککەوتنی نێوان ئێمە حکوومەتی فیدراڵەوە چاومان لەوەیە کە ئیلتیزامێکی تەواو بکرێت بۆ ئێمە ئیلتیزامەکەین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت بە ئۆتۆمبیلی بێسەرەتا ئەمە چ بڕیارێکی لەبارەوە درا وازحەکە وەزارەتی ناوخۆ و تویانەکە ڕقەمیان بۆ ناکەن ئەمە ئەو ینی بەڕاستی تایبەتمەندە بە بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ من دەی بینی بێتم لە چەند مناسبەیەکە ڕەیەوان زۆر وازح بوو ئەمڕۆ لە دیداری سلێمانی بەرپرسانی حکوومەتی هەرێم و بەرپرسانی حکوومەتی عێراقی لێ بوو ئەمە هیچ کاریگەری لەسەر پەیوەندیەکانیان هەبوو طبعاً هەموو نزیک بوونەوەیەک و گفتوگۆ و کۆبوونەوەیەک کاریگەری باشیە بێت چکە حەلی هەر مشکلەیە گفتوگۆ و مناقەشە و وەستان و دانیشتنە بەرامبەر یەکتر تایبەت بە ئەو بابەتی کە نێوان ئێران و ئەمریکا کە حکوومەتی هەرێم دۆستە لەگەڵ هەردووشانە هیچ کاری ئەوێ بچێتە ناو دارستانەکانیان یا هەوڵێک بات پرسیارێکی سەیرە ئەمە ئەوە لە بینی خۆیانایە و پێم وانە ئەوان هیچ کامێک لەوانە تەکلیفی کرد بە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵ ببینێ ئەوان پێکەوە کۆ بکاتەوە وەکو بابەتی هەناردەکردنەوەی نەوەدەمە گەیشت بە شۆ گەیشت بەوەی کە حکوومەتی فیدراڵ دەست بە هەنگاوەکان بکات بە سەریعی و ئێمە ڕازین حکوومەتی تورکیاش ڕازیە تەنها ئەوە ماوەتەوە کە ئەوان بەڕەسمی ئەمیشە بکەن بۆ تا پرسیارم پرۆژەی ڕووناشی ئەم پرۆژەیە گەیشت بە شۆ نرخەکەی کەی دیاری ئەکرێکی بە هاوڵاتیان ئەوترێ ئەم پرۆژەیە گەیشتۆ بە هەنگاوێکی زۆر باش و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەی بە دەرەجەی یەک لە یەکەم دەقەوتومانە بۆ جۆرە ڕاگەیاندووەکە ئەبێت خەڵک تایە قازانج بکات و خەڵکی فەقیر و هەژار تایە قازانج بکەن بە دەرەجەی یەک جیاوازیە بێت لە نێوان سایری هەندێک گەڕێک بۆ گەڕێکێکی دیکە ئەو گەڕەکانی کە پێوترێ های کۆستووە خەڵکی بە ئیمکانیت زۆر بە ئیمکانیت تیاناژین بێگومان وەکو گەڕەکە هەژار نشینەکان نابێت و بەم زوانەش لەسەر نرخەکەی نرخی کۆتایی حکوومەتی هەرێمی کوردستان قسەیە بێت هیچ بڕیای لەسەر نرخەکەی نەدراوە تا ئێستا بڕیاری کۆتاییمان نییە.